بینەرانی بەڕێز دا شوێنێکم سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتا داوای لێبوردن دەکەم بەهۆی گرفتێکی تەکنیکی نەمانتوانی باسی ڕۆژ لە کاتی خۆی پێشکەش بکەین دیارە دەدەقە دەبێت کە باسی ڕۆژ دواکەوتووە پرۆگرامەکە لە پێشەکێکەدا زۆر قسە ناکەم لەم بەرنمەیەدا باس لە ئۆپراسیۆنی مووسڵ دەکەین جۆن دۆریان گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان لە شەڕی دژی داعش میوانمانە باز لە ڕۆلی هێزەکانی هاوپەیمانان لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ دەکەین. بەڕێز جۆن دۆریان بەخێر بێن بۆ کوردستان 24 دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم وەک ئەوەی دەزاندرێت 4 ڕۆژە پرۆسەکە دەستی پێکردووە ئایا ئەو پرۆسەی کە تاوەکو ئێستا 4 ڕۆژە بەڕێوە دەچێت وەک پێویست بووە بە پێی ئەو پلانە بووە کە ئێوە و هێزەکانی عراقی داتان ڕشتە بوو؟ بەڕێز جۆن جارێکی دیکە پرسیارەکە دەکەمەوە دیارە 4 ڕۆژە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکردووە ئایا دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە تا 4 ڕۆژ بە پێی ئەو پلان و ویستی ئێوە بووە کە پێشتر پلانەکەتان بۆ داڕشتە بوو؟ دیارە گرفتی تەکنیکی لە بەغداوە میوانەکەمان لە بەغداوەیە گرفتی تەکنیکی تاوەکوی ئێستاش درێژەی هەیە هەوڵ دەدەن برادرانم بە زووترین کات ئەو گرفتە تەکنیکیە چارەسەر بکەن دیارە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان وەکو دەزانرێت 4 ڕۆژ دەبێت ئۆپراسیۆنی سەربازی بۆ ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکردووە ئێمە جۆن دۆریان گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان لە شەڕی دژی داعش میوانمانە ئەگەر دەنگم بگات بە بەڕێز جۆن پرسیارەکەم ئەوەیە پرۆسەکە دەستی پێکردووە 4 ڕۆژە دیارە هاوکارانم بازدەوە دەکەن دەنگی من بە میوانەکەم ناگات کە لە بەغداوە لەگەڵم دایە باز لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ دەکەین بە پێی دوایین زانیاریەکان سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی ئەمڕۆ کە هێزی پێشمەرگەی کوردستان شان بەشانی سوپای عراق لە ناوچەی حەمدانیە دەستیان پێکرد ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە 3 میحوەرەوە هێرشی کردە سەر چەکدارانی داعش لە ناوچەی تلسقۆف باشیگ و ناوەران تاوەکو ئێستا بە پێ ئەو زانیاریانەی کە دەست کوردستان 24 کەوتووە هێزەکانی پێشمەرگەی کوردستان 9 گوندیان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردووە ئازاد کردووە و بەشێک لە گوندەکانی دیکە کە لە ژێر پلاندان بوون بەشێک لەو گوندانە ئێستا گەمارۆ دراون و پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستان درێژەی هەیە و زیانی باش بە چەکدارانی داعش گەیشتووە. پێشمەرگەکانی کوردستان لە ڕۆژی یەکەمی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵدا وەکو دەزانرێتن بۆ ستایشی وڵاتان لەوانە سەرۆکی فەڕەنسا فرانسوا ئۆلاند ئەمڕۆ لە کۆنگرەی پاریسدا کە کۆنگرەکە تایبەت بوو بە ڕەوشی ئێستای شاری مووسڵ و ئایندەی ئەو شارە باسی لە ئازایەتی هێزەکانی پێشمەرگە و بوێری هێزەکانی پێشمەرگەی کردکە لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا هێزەکانی پێشمەرگەی کوردستان توانیان لە داستانێکی گەورەدا لە پێشڕەوێکی گەورەدا توانیان زەبرێکی زۆر بە چەکدارانی داعش بگەین و لە یەکەم ڕۆژی ئۆپراسیۆنەکەدا هێزەکانی پێشمەرگەی کوردستان توانیان 200 کیلۆمەتر چوارگۆشە لە دەستی چەکدارانی داعش ڕزگار بکەن و لە یەکەم ڕۆژدا 9 گوند ڕزگار کرا و ئەمڕۆژ دیارە پێشڕەوەکانی هێزی پێشمەرگە بەرهەمی هەبووە پێشمەرگەی کوردستان توانی وێتیان تاوەکو ئێستا کە من قسەی لێ دەکەم 9 گوند بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراون و ژمارەی گوندی دیکە لە ژێر گەمارۆی هێزەکانی پێشمەرگەی کوردستاندا. دەمەوێت قسە لەسەر هێزەکانی هاوپەیمانانی نێودەوڵەتی بکەم کە دیارە جۆن دۆریان گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان لە شەڕی دژی داعش
کە ئێستا میوانمانە لە شاری بەغداوە چاوەڕێ دەکرێت بۆ چارەسەرکردنی گرفتی تەکنیکی کۆمەڵێک پرسیار ئاراستەی بەڕێز جۆن بکەین چونکە بەو پێی هێزەکانی هاوپەیمانان دوای هاتنی چەکدارانی داعش وەکو دەزانرێتن چەکدارانی داعش لە دەی حوسەیرانی 2014دا هاتنە عێراق و پارێزگای نینەوەیان بە تەواوەتی کۆنتڕۆل کرد پاش ئەوەی سوپای عراق ئەو کات کە نوری مالکی سەرۆکوەزیرانی عراق بوو ینی سوپای عراق نەیتوانی بەرگریەکی ئەوتۆ بەرامبەر بە چەکدارانی داعش بکە و چوار لیوا کە تەواوی چەک و تەقەمەنی بەهێزیان لە بەردەست بوو چەکی مۆدێرنی ئەمریکیان لە بەردەست بوو لەو هێرشەیدا داعش توانی پارێزگای نینەوە بە تەواوەتی کۆنتڕۆل بکات و تەواوی ئەو چەک و تەقەمەنیە مۆدێرنانە بکەوێتە بەردەستی و 2 ساڵ و 4 مانگ دەبێت چەکدارانی داعش لە پارێزگای نینەوە لەوێوە حکومڕانی دەکەن و دەوڵەتی خەلافەتی خۆیان دامەزراندووە. هێزەکانی هاوپەیمانان پاشاتنی داعش بۆ پارێزگای نینەوە دەستیان بە ڕێوشوێنی سەربازی کرد لەوانە هاوکاری لۆجستیان پێشکەش بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان کردووە پێشکەشیان بە سوپای عراقیش کرد لەوانە مەشق پێدان بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و لە ماوەی ئەو 2 ساڵەدا هێزەکانی هاوپەیمانان کە خۆی لە چەندین وڵاتی دنیا دەبینێ تاوەکو ئێستا توانیوێتیان هاوکارێکی باش بکەم. دیارە گرفتەکان بەردەوامن و هاوکارانم دەڵێن دەبێ بچنە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە لاتە. ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز باسی ڕۆشتان پێشکەش دەکرێت دیارە جۆن دۆریان گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان لە شەڕی دژی داعش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمانە بەڕێز جۆن دۆریان بە خێراتنت دەکەین بۆ باسی ڕۆژ پێم باشە لەوە دەست پێ بکەم پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ 4 ڕۆژە درێژەی هەیە ئایا ئەو 4 ڕۆژە بە پێی پلان و خواستی ئێوە بووە لە هاوشان لەگەڵ فەرماندە سەربازیەکانی سوپایی عێراق و هێزەکانی پێشمەرگە؟ دەبینین هاریکاریەشی لاستشی باڵا هەیە لە نێوان هێزە سەربازەکانی پێشمەرگە و هێزارەقەکان کە دەستی پێکردو تا ئێستا پێشکەوتنێکی باش بەدەست هاتووە بەرەو مووسڵ توانراوە چەندین گوند ئاساد بکرێت کە ئەمەش پێشکەوتنێکی باشە دڵخۆشین کە بینیمانە هاوکاتیش دەزانین کە سەرڕای بەرگریەکان پێشوەچوون هەیە. باش بەژاریکردنی هێزی پێشمەرگە لە ئۆپراسیۆنەدا چۆن دەبینن؟ ئاسان نییە کە پێشبینەوە بکرێت ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ چەند دەخایەنێت بەڵام ئێمە بەردەوام دەبین لە هاریکاریکردنی هێزەکان لە ئاسمانەوە بۆ ئەوەی سەرکردەکانیان بکەینە ئامانج بۆ بتوانین بە شێوێک لە شێوەکان پێشکەوتنی ئەوان ڕێلێ بگرین و هاوکات ڕێگە خۆش بکەین بۆ پێشکەوتن و چوونە پێشەوە هێزەکانی پێشمەرگە و هێز عراقیەکان بەرەو مووسڵ و بەرەو ناوەڕاستی شارەکە کۆتاییدا. بەڕێز جۆن دیارە قسەی زۆر لەسەر کاتی ئۆپراسیۆنەکە دەکرێت کە چەند دەخایەنێت یاخود چەند ناخایەنێت بەڵام من لێرەدا پرسیار لەبارەی ڕۆلی پێشمەرگەی کوردستان دەکەم وەکو دەزانرێت یەکەم هێز بەشداری لە ئۆپراسیۆنەکەدا کرد بۆ شکاندنی بەرگری داعش هێزی پێشمەرگەی کوردستان بوو. ئێوە ڕۆلی پێشمەرگە لەم ئۆپراسیۆنەدا چۆن دەبینن؟ هێزەکانی پێشمەرگە زۆر گرنگ بوون بۆ هەڵمەتەکە ڕۆڵێکی زۆر کارایان چێڕاوە
لە جەنگەکەدا بەگشتی ئەوەی تا ئێستا ئەنجامیان داوە وەک ڕوونە توانراوە پێشڤەچوونی داعش ڕێگری لێ بکەن و هەمان کاتیش پێشڤەچوون تۆمار بکەن لە بەرامبەر بەرەو شاری مووسڵ پێم وایە لە تەک هێزەکانی عێراق و هەروەها بە پاڵپشتیکردنی سوپا و پۆلیسی فدرالی عێراقی دەتوانن بەسەر داعشدا سەر بکەون لە شارەکەدا. بەڕێ جۆن دیارە زۆر هێزی جودا هەن لەسەر ئەرزدا دەخوازن بەشداری لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵدا بکەن. لەوانە بوونی هێزی تورکیا لە ناوچەکەدا هەیە و پەکەکەش بە هەمان شێوە وجودی هەیە لە ناوچەکەدا. چێ بڕیار لە بەشداریکردنی ئەو هێزانە دەدات بۆ ڕزگارکردنی مووسڵ؟ ئەگەر بڵیت حکوومەتی عێراق بڕیاری لەسەر دەدات بەڵام ئەمریکاش ڕای خۆی هەیە، ئایا ئێوە ڕاتان هەیە لەسەر بەشداریکردن و نەکردنی ئەو هێزانە؟ هاپەیمانێتی نێودەوڵەتی لێرە با ڕێگەپێدانی حکوومەتی عێراق و هەروە بۆ هاریکارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لێرەیە. بۆیە وەک ڕوونە حکوومەتی عێراق بڕیار دەدات کە چ هێزێک بەشدار دەبێت لە هەڵمەتە ڕزگارکردنەوەی مووسڵ. ئێمە ڕێگەمان پێدراوە پێشمان وایە کە هەر هێزێک جەنگ لە دژی داعش بکات پێویستە داوەتی لە عێراقەوە پێ بگات. باشە، دیارە ینی هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقیش لە ماوەی ڕابردوودا ینی هێزەکانی هاوپەیمانە ڕۆلیان هەبووە لە مەشق پێدانی ئەو هێزانە. بە بۆچوونی ئێوە ینی پرۆسەی ڕزگارکردنەکە پێویستی بە هێزی تورکیا و پەکەکە دەبێ بۆ ڕزگارکردنی ئەو شارە؟ بەڵێ پێمان وایە حکوومەتی عێراق ئەو بڕیارە دەدات چ جۆرە هاریکاریەکیان دەوێت. دەزانم کە ئەوان دڵخۆشن کە هاریکاری کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاپەیمانەتی نێودەوڵەتی 6 وڵاتیان هەیە. ئەوان بەوە زۆر دڵخۆشن لە جەنگی دژی داعش. ئێمە هێرشی ئاسمانی ئەنجام دەدەین وەک پاڵپشتێک بۆ هێزەکان و هاریکاری هێزەکان لەسەر زەمین و بەردەوام دەبین لەم جەنگەی ڕزگاریە. پێم وایە هێزە ئاسایشەکانی عێراقیش بە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە دەتوانن مووسڵ ئازاد بکەن. باش، بەڕێستان باز لە هێزی پێشمەرگە دەکەن و پێتان وایە بە پاڵپشتی هێزی پێشمەرگە مووسڵ ڕزگار دەکرێت. بەڵام لە ئەرزی واقعدا هێزی پێشمەرگە بە بەراورد لەگەڵ سوپای عێراق وەک دەزانرێ و چەکانەی کە لە دەرەوە دێ حکوومەتی عێراق ئەو بەشەی کە مافی پێشمەرگەی و بەشێکە لە سوپای عێراق ئەو چەکانە نادرێ بە پێشمەرگەی کوردستان و هێزەکانی هاوپەیمانانیش ینی چەکی باش بە هێزی پێشمەرگە نادا. پێ دوایە دادپەروەری هەبی لەسەر ئەو مەسەلەیەدا؟ ئێمە توانیمانە بڕێکی باشی چەک پێشکەش بە پێشمەرگە بکەین. هاوکاتیش بێجگە لەوەش توانیتمان هەندێک پێداویستەکانیان بۆ دابین بکەین کە ئەوانیش لە دەرەوەی شارەکە دەجەنگن پاڵپشتی هێزە ئاسایشەکانی عێراق دەکەن. هاوکات بەردەوامیش دەبین لە مامەڵەکردن لەگەڵ هەردوو لایەنی کوردی و عێراقی بۆ ڕزگارکردنی مووسڵ و لە دوای ڕزگارکردنی مووسڵیش. چونکە داعش چەتە و گروپی تیرۆریستین هەوڵ دەدەن بەردەوام بن لە وڵاتەکەدا بجەنگێن. بۆ ئێمەش لە هاریکاریەکانمان بەردەوام دەبین تا تەواوی وڵاتەکە ئازاد دەبێت. بەڕێز جۆن، دیارە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی گلەیی لە بەشێک لە سوپای عێراق کردووە کە پێشەلکاری مافی مرۆڤیان لە چەند ناوچەیەک لە پارێزگا سوننەکانی عێراقی کردووە. ئێستاش ئۆپراسیۆنەکە لە پارێزگای مووسڵ دەستی پێکردووە. مەترسی ئەوە هەیە پێشەلکاری مافی مرۆڤ لەگەڵ ئۆپراسیۆنەکە ئەنجام بدرێ؟
من ئەو ڕیپۆرتانەم لە ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتیەوە بینیوە ئەوان بە گرنگەوە لە دۆخەکە دەڕوانن. سەرۆکوەزیرانی عێراق بەڕوونی باسی لەوە کردووە و بڕیاریداوە کە هیچ سەرپێچیەک بۆ مافەکانی مرۆڤ و ئەنجام نەدرێت لە ڕزگارکردنی مووسڵدا. هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی پلانێک ڕێک بخرێت ئەو کێشەیە دووبارە نەبێتەوە. هێزا پەیمانەکان توانیان کە کاری هێزەکانی عێراق و پێشمەرگە بن لەو بابەتەوە. بەڵام چۆن دەکرێت گیانی هاوڵاتیانی سڤیل لە پارێزگای نینەوە سەنتەری شاری مووسڵ بپارێزرێت؟ یەکێک لەو بابەتانەیە کە ئێمە لە نزیکەوە لەگەڵ حکوومەت عێراقکاری لەسەر دەکەین گەشە پێدان و باشترکردنی سیاسەتێکە کە لە دەوروبەری مووسڵ و مووسڵ جێبەجێ بکرێت. لە زۆر ڕوانگەوە پلانەکە وا دەخوازێت کەوە سەرۆکوەزیران باسی لێەوە کردووە کە بوون و نەبوونی ئەو شارە چارەنووسازیە دەنەوێت بە شێوەیەکی باش و ڕێک و پێک بە لە بەرچاوکردنی ڕەفتاری مرۆوانە ئەو شارە ڕزگار بکرێت و کاریگەر ئێرێنی هەبێت دوای ئازادکردنیشی. باشە. دیارە 4 ڕۆژ دەبێت فڕۆکە جەنجەکانی هێزەکانی هاوپەیمانان سەنتەری شاری مووسڵ و چەند ناوچێک لە دەرەوەی شاری مووسڵیش بردومان دەکەن. چەکی داعش وەکو باز دەکرێت، یعنی بەکارهێنانی خەڵکی سڤیلە وەکو قەڵغانی مرۆیی بۆ بەرگریکردن لە خۆی. چۆن دەتوانن ئێوە ئامانجەکانتان بپێکن بەبێ ئەوەی زیان بە خەڵکی سڤیل نەگا؟ لە پێناو پاراستنی هاوڵاتیان ئەوە پێویستێکی هەرە سەرچی و لایەنە هەرە سەرچی پلانەکەیە کە حکوومەتی عێراقکاری لەسەر کردووە. ئێمە لەو کاتە دەبێت هێرش ئەنجام بدەین کە پێویست بێت و بتوانین تۆکمە بە وردی ئامانجەکان بپشکنین بە شێوەیەکی گونجاو بە ڕێژبوون و هەروە هاوکاتیش بتوانین قوربانیان لە ڕیزەکانی هاوڵاتیان کەم بکەینەوە. زۆر ئاگادارین لەو مەڕەو بابەتەوە. باشە. دیارە ئێستا قسەی زۆر لەسەر ژمارەی چەکدارانی داعش لە پارێزگای نینەوە دەکرێتەوە، ژمارەی جۆرا و جۆر دەخرێتە ڕوو. بەپێی زانیاریەکانی ئێوە ئێستا چەکدارانی داعش ژمارەیان چەندە لە پارێزگای نینەوە؟ ئێمە ریپۆرتی جیاجیامان لەسەر ئەو بابەتە هەیە لەسەر جموجۆڵی ناو مووسڵ، هەروەها باس لە بوونی 3000 یان 3500 دەکرێت. هەندێک ریپۆرتیش باس لەوە دەکەن کە ڕێژەکە زیاترە لەوە. بەبێ لە بەرچاوگرتنی ژمارەکە دەتوانین بڵێن کە هێزەکان بە پشتبەستن بەو ڕاهێنانێکە هەیە بەو هەزاران هێزەی بە پاڵپشتی پێشمەرگە دەستە مووسڵەوە دەتوانن شارەکە ڕزگار بکەن و بتوانن بەبێ ڕوبەڕووبوون هیچ کێشەیەک سەرەڕای ئەستەمی جەنگەکە دەتوان ڕزگاری بکەن، چونکە وەک ڕوونە داعش دەوێت هاوڵاتیان و خەڵکی سڤیل بەکاربهێنن لە بەردەم پێشبەچوونی هێزی عێراقی. باشە. زۆرجار ینی زانیاری هەیە لەسەر ئەوەی کە چەکدارانی داعش هەم لە ڕووی توانای مرۆیی هەم لە ڕووی توانای سەربازیەوە ینی بەرەو پاشەوە چووە. ئەمە تا چەند ڕاستە؟ داعش بەدڵنیاییەوە ڕۆژ بە ڕۆژ لە لاواز بووندا. ئێمە هێرشمان لەسەر سەرکردەکانی ئەنجام داوە، هەروە ناوەندی هێرشکردنیان و تەنانەت سیستەمی بەرگری ئەوانمان تێکشکاندووە، توانستی ئەوان لە ڕووی دارایی و فرۆشتنی نەوتەوە لاواز کراوە. ئەمانە هەموو پاڵپشت دەبن و هۆکاری بەهێز دەبن بۆ ئەوەی
لاوااستر ببن و ئێستا دەستیان بە هەڵڵاتن کردووە پێشمان وایە کە لە مووسڵ هەوڵی بەرگری دەدەن بۆ ئەوەی کۆنتترۆلیان بەسەر شارەکەدا وەک پایتەختیان لە عێراق بهێڵنەوە بۆیان سەرڕای بەرگریان ناتوانن ڕێگری لە پێشڕۆیی هێزەکان بکەن. باشە. خوێندنەوەتان بۆ ئەم شەڕە چییە؟ ئایا پێتان وایە پرۆسەی ڕزگارکردنی شاری مووسڵ پرۆسەیەکی درێژخایەن دەبێت یاخود کوردخایەن؟ ئەستەما کە پێشبینی بکرێت ماوەی چەند دەخانێت درێژیان کورت ئەوەی دەتوانین بڵێن ئەوەیە کە دوژمن سەرڕای بەرگریان لە ماوەیە کە هەیە دەتوانن وەک بڵێم کە کاتێک زۆری پێویستە بەڵام لاواز دەکرێن. ئێمە هێزەکانمان ڕاهێناوە بۆ ئەوەی لە ژینگەی شاریدا بجەنجێن و ڕوبەڕویان ببنەوە. هێزە هاوپەیمانەکان بەردەوام دەبن لە دەسەبەرکردن و دابینکردنی پێداویستەکان و لە هەروها لە ئاسمانیشەوە هێرش ئەنجام دەدەن وەک پاڵپشتی بۆ هێزە ئاسایشەکانی عێراق بۆ ئەوەی سەرکەوتوو بن لە ڕزگارکردنی شارەکە. پێمان وایە تەنها ئەمە بابەتی کاتە و شارەکە دەتوانێت لە کۆتاییدا ڕزگار بکرێت. باشە. ئایا هێزەکانی هاوپەیمانان ڕۆلیان لەو ئۆپراسیۆنەدا تەنیا هاوکاری لۆجستی و هاوکاریە لە ئاسمانەوە یاخود پێویست دەکات لە ئەرزیشدا هاوکاری هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی بکەن ئەگەر پێویست بکات؟ هێزەکانی هاوپەیمانیی نێودەوڵەتی هاریکاری بۆ هێزە ئاسایشەکانی عێراق و پێشمەرگە دابین دەکەن لەگەڵ پێشبەچوونیان. هەروە ئەو ئەرچی ئەوان نییە کە لەسەر زەویدا پێشڕەوی بکەن لە تاک هێزە خۆجیەکانی وەک پێشمەرگە یاخۆ هێزەکان ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. هێز عێراقیەکان ئەرچیانە کە شارەکە ڕزگار بکەن. ڕۆڵی ئێمە هاریکاری و هەماهەنگیە لە دابینکردنی پێداویستەکانیشانە چونکەوە یەکێکە لە هەڵمەت و جەنگە فراوانەکان لە ئاسمانەوە لە ڕووی چەک و پێداویستیشەوە پاڵپشتیان دەبین بۆ ئەوەی هێزەکان بتوانن بەرەو پێشەوە بڕۆن و کۆتایی بە داعش بێن و ناوەندەکانی سیستەمی بەرگری داعش تێک بشێنن. باشە. دیارە یەکێک لە تاکتیکەکانی چەکدارانی داعش سوتاندنی نەوتی ڕەشە دروستکردنی دووکەڵە. ئایا ئەمە ڕێگری دروست کردووە لە فڕۆکە جەنجیەکانی هاوپەیمانان بۆ پێکانی ئامانجەکانی؟ پێم وایە کاریگەرێکی زۆر کەمی دەبێت چ تا سوتاندن یاخود نەوسوتاندن بێت توانست و یاخود کاریگەری کەمی دەبێت لەسەر هەواڵگری و کاری سەربازی و ئێمە. ئەمە زیاتر زیان بە هاوڵاتیان دەگەێنێت. پلانێکە کە داعش کاری بۆ دەکات بۆیە چەتە و تیرۆریستانی وەکو داعش دانەوێت بەو شێوەیە ڕێگری لە پێشڕەویەکانی هێز عێراقیەکان بکات. بەڵێ. بەڕێز جۆن قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت بە تایبەت سوپاسسالاری ڕووسیا ئەمڕۆ ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە باسی لەوە کرد کە چەکدارانی داعش مەبەستیانە ئەوان لە ڕێگای مانگی دەستکردەوە ئەوەشیان بینیوە کە بەشێکیان هەڵاتون و بەنیازن بچنە ڕقەوە یعنی سەنگەرەکانی خۆیان لە مووسڵەوە بگوازنەوە ڕقە. ئێوە هیچ پلانێکتان هەیە بۆ ڕێگریکردن لە نەچوونی چەکدارانی داعش بۆ ڕقە؟ ئەو ریپۆرتانەشم بینیوە کە باس لەوە دەکەن پێم وایەوە زیاتر پرۆپاگەندای رووسایە. ئەوان هەندێکیان دەکرێت هەڵ بێن بە ژمارەی بچووک بچووک هەوڵی هەڵاتن بدەن بەڵام ئەوە زیاتر هەڵبەستراوی رووسایە ئەوان ناتوانن بپەڕنەوە. باش.
ئەو فڕۆکانەی کە ئێستا هێزەکانی هاوپەیمانان بەکاری دەهێنێ لە ئاستی ئەو ئۆپراسیۆنەدایە لە ئاستی ئەو شەڕەتدایە ژمارەیان؟ بەڕێز جۆن؟ ئێمە زیاتر لە 10,000 هێرشی ئاسمانیمان لە دژی داعش لە ماوەی 2 ساڵ ڕابردوو بەجێهێناوە. هەر لە ماوەی ئەو دەفتەیە شێرچەکانمە زۆر زیادی کردووە، هەموو ڕۆژێک زیاتر دەبن. هێزەکانیشمان بە بوێری هاریکاری هەواڵگری پێشکەش هێزەکان دەکەن لەسەر مووسڵ و ناوچەکانی تر. ئێمە هەمان کاتیش ئەو هێرشانی ئەنجامیان دەدەین بە وردی ئەنجامیان دەدەین. شتێکی تریش هەیە کە ئەوەیە کە توانستی ئاسمانی کە هەرچەندە بەهێز بێت تۆ دەخوازی کە زیاترت هەبێت، بەڵام ئەوە زیاتر پشت بە هێرش و جەنگان لەسەر زەوی دەبەستێت. بەڵێ. زۆر جار دەگوترا پرۆسەی ڕزگارکردنی حەوێجە پێش پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ دەکەوێت، بەڵام وەکو دەبیندرێ پرۆسەی ڕزگارکردنی حەوێجە دوا کەوتووە. پلان بۆ ڕزگارکردنی حەوێجە چییە؟ ئایا لەگەڵ مووسڵ دەست پێ دەکات یاخود دوای مووسڵ دەبێت؟ لە ئێستادا تەواوی هەوڵەکان بۆ ڕزگارکردنی مووسڵ سڕکراونەتەوە. ئەمەش کاتی دەوێت دواتر حکوومەتی عێراق بڕیار دەدات کامە شوێنی بۆ نمونە لاک حەوێجان تەلەحفەر یاخود شارەکانی تر ڕزگار بکرێن لە دەستی داعشەوە. بۆیە ئەوە بابەتێکە کە پێویستە بڕیاری لەبارەوە بدرێت و حکوومەتی عێراق ئەو بڕیارە دەدات. باش. بەڕێ جۆن قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە باز لە دوای داعش دەکرێتن. زۆر جار لێکۆڵەرەوان چاودێران دەڵێن دوای داعش شەڕ دروست دەبێتن. ئێوە چ پلانێکتان هەیە بۆ ڕزگارکردنی مووسڵ لە دوای داعش؟ حکوومەتی عێراق پێویستە ئەو بڕیارە بدات و لەبارەی ئەوەوە دانیشتن بکات چی ئەنجام بدرێت دوای تێکشکانی داعشن. ئەوەی ئەرچی ئێمە وەک هاوپەیمانەتی ئەوەیە کە هاوکاریەکانمان لەسەر ئەو بنچینەیە کە تەواوی پێکاتەکان وێزە جیازەکان بێکەوە کار بکەن بۆ ئەوەی سەقامگیری و ئاسوودەیی و ئاشتی بگەڕێنینەوە وڵات و هاوڵاتیانیش ئەوانەی کە ئاوارە بوون بگەڕێنەوە شوێنی خۆیان هاوکات بتواندرێت مامەڵێکی تەندروست لە وڵات ئەنجام بدرێت. باشە. ئێستا گرفتی هەرە گەورە زۆر جار لە میدیاکان باز دەکرێت گرفتی ئاوەرەبوونی دانیشتوانی خەڵکی مووسڵە هەرچەندێک هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق نزیک ببنەوە لە پارێزگای نەینەوە سەنتەری مووسڵ. ئەگەری ئەوە هەیە ئاوارە زیێدەتر ڕوو لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکە بکات. ئێوە هیچ پلانێکتان هەیە وەکو هێزەکانی هاوپەیمانان بۆ پاراستنی باشترکردنی ڕەوشی ئاوارەکان؟ حکوومەتی عێراق دەتوانێت لەو بارەشەوە بڕیار بدات و هەروە هاریکار بێت چونکە ئەوان پشت و پشت ئەستورن بە نەتەوەی گرتوەکان و وڵاتانی هاوپەیمانتی دژی داعش. وڵاتی خۆم ئەمریکا زیاتر لە ملیارێک دۆلار توانستی خۆی خەرج کردووە بۆ هاریکاریکردنی ئاوارەکان. هەروەها لە ڕووی سەربازیەوە وڵاتانی ئەندام یارمەتیان پێشکەش بە هێزەکانی ئاسایشی عێراقی کردووە لەو پلانەدا کە هاریکار بن. بەڵێ. پێتان وایە ساڵی 2016 ساڵی کۆتایی هاتنی داعش دەبێت لە عێراقدا؟
ئاستەمە کە پێشببینی بکەین و کاتێک دیاری بکەین بۆ کۆتایی داعش، بەڵام ئەوەی دەتوانین بڵێن ئەوەیە کە بەردەوام دەبین وەک هاوڵ و دۆست. هاوپەیمانەتی نێودەوڵەتی لێرەیە زۆر بەهێزە، هێزە عراقیەکان و پێشمەرگە تەواوی پێکهاتەکان کە بێکەوە دەجەنگن دەتوانن پشت بە توانەکانی ئێمە ببەستن تا داعشتێک دەشتێت. ئەوەش بابەتێکی گرنگە، نەک تەنها گرنگی بۆ عراقەیە بەڵکو لە سووریا و تەواوین هەرێمەکە و جیهان هەیە، چونکە داعش مەترسێکی سەرەکیە بۆ سەر ئاسایشی جیهان. باشە. بەڕێز جۆن ئەگەر بەڕوونی بە سەریحی وەڵامم بدەیتەوە، زۆر جار دەڵێن ینی پرۆسی ڕزگارکردنی مووسڵ ینی کارەساتی مرۆیی لێ دەکەوێتەوە لەبەر ئەوەی لە ڕابردوودا داعش ینی کاری لەم شێوەی کردووە. ئێوە چاوەڕوانی ڕوودانی کارەساتی مرۆیی لە نێو سەنتەری شاری مووسڵ دەکەن؟ داعش چەتەیەکی تیرۆریستیە، زۆر تاوانی جەنگیان ئەنجام داوە، تۆمەتبارن بە ئەنجامدانی تاوانی مەزن، هەروەها هۆکار بوون بۆ ئاوارەبوونی میلیۆنان خەڵک و کوشتنی هەزاران هاوڵاتی. بۆیە لەوێش دەزانی کەندێ خەڵک دەکوژرن ئەوان هۆکاری ئەوە دەبن، بەڵام ئەگەر داعشخواان بەدەستەوە بدەن ئەوە بەپێی یاسای دەوڵەتەکان مامەڵان لەگەڵ دەکرێت. باش پێتان وایە دوای کۆنتترۆلکردنی مووسڵ و نەمانی داعش ینی بە تەواوەتی گروپە تونڕەوەکان لەو ناوچانە کۆتاییان پێدێ؟ پرسیارەکەم دووبارە دەکەمەوە بەڕێز جۆن، ینی قسەی زۆر لەسەرەوە هەیە کە داعش ینی کۆتایی پێبێ لە عێراق، بەڵام ئایا مەترسی ئەوە هەیە جارێکی دیکە لە ژێرناوێکی دیکە گروپێکی دیکە بە ناوی داعش یاخود هەر ناوێکی دیکە لە عێراق سەر هەڵبداتەوە؟ ئێوە هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوەی لەم جۆرە گروپانە جارێکی دیکە بە تایبەت لە عێراقدا دروست نەبنەوە؟ ئێمە نامانەوێت ئەو پێشبینە نەرێنەمان هەبێت دوای تێکشکانی داعش. تێکشکانی داعش ئەرکێکی مەزنە، تەواوی گرنگی پێدانی ئێمەی پێویستە، هەوڵ و هاوکاری ئێمەش لەو پێناوە گرنگی خۆ هەیە و لەسەر ئەو بابەتە دەوەستین بۆی بتوانین لە کۆتاییدا سەقامگیری بۆ عێراق بگەڕێتەوە. باشە. دیارە هاوکێشەی سیاسی هەیە لە ناوچەکە و هەر وڵاتێک دەیەوێت جێپەنجەی خۆی بکاتەوە لە شاری مووسڵدا. ئێوە بەردەوام باس لە حکوومەتی عێراق دەکەن، پێتان وایە حکوومەتی عێراق بتوانێت سەرپەرشتی هەموو هێزانە بکە؟ یەکێک لەو بابەتانەی کە ئێمە زۆر پێی دڵخۆش بوونەوەی کە حکوومەتی عێراق هاریکاری و هەماهەنگی تەواوی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکات، توانیان پلانێژی تۆکمە لە بەرهەمی ئەو هاریکاریە دروست بکەن کە ئەوەش هاندەر و پاڵپشتە بۆەوەی دڵخۆش بین کە بتوانین لە داهاتووشدا ئەوە بەردەوام بێت بۆەوەی داعش کۆتایی پێ بهێنرێت و لە وڵاتە بکرێتە دەرەوە. ئێمە بەردەوام دەبین بۆ ئەوەی لە ڕووی ئاسمانیەوە هاریکاری پێشکەش بکەین. بەڕێز جۆن دۆریان گوتەبێژی هێزەکانی هاوپەیمانان لە شەڕی دژی داعش زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا ماندوومان کردی، هیوادارین لە دەرفەتی داهاتوودا ئەم جۆرە دیدارانە دووبارە ببێتەوە. Very good. Thank you for having me. Thank you. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون.